بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975 شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975 بەشی یەکەم ماوەی خۆ ئامادەکردن و بەرپابوونی شۆڕشی ئەیلولی 1961 لەگەڵەوەشدا بە ئاشکرا دەزانم میلەکانی سەعاد ناگەڕێنەوە دواوە. نامەوێ ئەو ئاواتە لەوانە بشارمەوە کە ئەم کتێبەم دەخوێننەوە کامیشە بە دڵم داهاتووە و جۆرێکە لە خەیاڵێکی ڕوت. بەڵام لە ڕاستیدا هەست و سۆزێک دەردەبڕێ دەسەڵاتی شاردنەوەی منیە. لە ناخی دەروونمەوە ئاواتی ئەوەم دەخواست شۆڕشی ئەیلول لە سەردەمی عەبدولکەریم قاسمدا هەڵ نەگیرسایە و ئەگەر هەردەبوو هەڵگیرسێ با یان بەر لە سەردەمی ئەو یان پاش سەردەمی ئەو هەڵگیرسایە. لەوانەیە بخوێن لێم ببورێ کاتێک دەزانێ ئەم خەیاڵم لەو هەستەوە هەڵقوڵیوە کە ئێمە چەند قەرزاری پیاوەتی گەورەی ئەم کەسایەتی مێژوویەی. مەبەستیشم لە ئێمە تێکڕای گەلی کووردە بە تایبەتیش خێڵی بارزان. ئەو شۆڕشەی ئەم پیاوە لە 4 تەموزی 1950دا کردی بوو بە مایلە زیندان ئازادبوونی گەورەمان شێخ ئەحمەد کە 11 ساڵی تێدا بردەسەر. دادگەی سوپای عورفی لە پاش شۆڕشی 1945 بارزان حکمی لە ناوبردنی شێخ ئەحمەدی دابوو. لەگەڵ ئەوەش کە بە پێی یاسا ڕای سپاردبوو حکمەکەی بۆ بگۆڕێ بە زیندانی هەتاهەتایی. ئەم پرسە هەروە مابووە. شێخ ئەحمەد پاش ئەوەی وەک هەمووان دەزانن لە ئێرانەوە گەڕابەوە بۆ عێراق گیرا بوو خرابووە زیندانەوە. هەروەها حکمی لە ناوبردنی مەلا مستەفا و هەندێک لە هەڤاڵانیشی درابوو بێ ئەوەی خۆیان لە دادگەدا ئامادە بووبن. بگرە ئەو کاتە ئەوان لە تاراوگە بوون لە یەکێتی سۆڤیەت. پاش شۆڕشی 4 تەموز حکومەکەی ئەمانیش هەڵوەشێنرایەوە و پوچەڵ کرایەوە. مەلا مستەفا و هەڤاڵەکانی لە تاراوگەوە گەڕانەوە و وەک قارەمان پێشوازیان لێکرا و هەموو قەدر و حورمەتێکیان لەلایەن ڕژێمی نوێوە لێگیرە. هەر بەپێی داگرتنی عەبدولکەریم قاسمیش بوو بەندی سێمی دەستوری کاتی دانرا کە لە 27 تەموزی ئەو ساڵەدا دەرچوو بۆ یەکەمی جار لە مێژووی عێراق و بەگرە لە مێژووی کوردستاندا دانی بە هاوبەشی عەرەب و کورد لە یەک نیشتیماندانا. بەڵام پەیوەندی نێوان عەبدولکەریم قاسم و پارتی دیموکراتی کوردستان هەر لە ساڵی 1961ەوە و با جۆرێکی ئێژگار تایبەتی لە پاش گەڕانەوەی بارزانیەوە لە کانونی دووەمی 1961دا لە سەفەری مۆسکۆ بە بەغدا. بەردەوام ڕوو لە خراپی بوو. گومان و دوودڵی عەبدولکەریم لە بارزانی زۆر زیادی کردبوو. ساردیەک لە نێوانیان هەبوو. بارزانی هەر کە هاتەوە کەوتە هەوڵدان بۆ دیدار و چاوپێکەوتنی قاسم. بەڵام قاسم بەدەسان قەست گوێی خۆی لێ کڕ کرد و دەستیدایە خاوەخاوکردن و دەست بەجێ بەدەنگ داواکەی بارزانیەوە نەچوو. ماوەیەکی دوور و درێژ بەسەر چوو تا لە شوباتدا چاوی پێکەوت. بارزانی لەم دیدارەدا هەوڵیدا دڵی قاسم بێنێتەوە جێ. گومانەکانی بڕەوێنێتەوە و گرد بە دڵیەوە نەهێڵێ و دڵنیای بکەکەوە هەرچی گومان لە دڵیدایە هیچی لە جێدا نییە و ئەو پارتی هیچ نیازێکی خراپیان بەرامبەر ئەو نییە. هەرچی بەڵگە و هۆیەکی متمانە پێپەیداکردنی قاسمی شک برد هەمووی لەگەڵدا بەکارهێنا. بەڵام هیچ دادێکی نەدا و ئەنجامێکی نەبوو. کە مەسەلە گەیشتە ئەم ڕادەیە بارزانی وای بە باش زانی بۆ ماوەیەک بەغدا جێبێڵێ و بگەڕێتەوە بۆ بارزان. ئەمە لە مانگی ئاداردا بوو. لە ماوەی سەردانەکەی مۆسکۆیدا بارزانی بارودۆخی ئاڵۆزی عێراقی بە شێوەیەکی گشتی و بارودۆخی کوردستانی بە شێوەیەکی تایبەتی بۆ گەورە گەورانی کرێملین و بۆ بەرپرسەکان لێکدا بووە و باسی ڕێتێچوونی بەرپابوونی ڕاپەڕینێکی دژی ڕژێمی قاسم بۆ کردبوون. هەروە داوەشی لێ کردبوون دەستی یارمەتی لە هەموو ڕوویەکەوە بۆ گەلی کورد درێژ بکەن و چەند گفتێکیشی لەم بارەوە لێ وەرگرتبوون. یەکێک لەو گفتە سەرەتاییانی دابوویانێ ئەوە بوو ئەوەندەی بەش بکە چەک و جبەخانەی بە باڵەفڕ بۆ بنێرن و باڵافڕەکە لە شوێنێکدا بنیشێتەوە کە بارزانی خۆی دیاری بکە. لەسەر ئەوە ڕێکەوتبوون لە دۆڵەهوری بنیشێتەوە کە شوێنەکە دەکەوێتە پشت چای شیرینەوە لە باکووری بارزان و باشووری گوندی سێلکێ. بەڵام ئەم گفتە لە بەرهەندێ هۆی سیاسی و تەکنیکی جێبەجێ نەکرا و لە جیاتی ئەوە بڕێک پارە تەرخان کرا تا بەشی کڕینی چەک و جبەخانە بکە کە لە سەرچاوی ترەوە هەر لە کوردستان خۆیدا لە ڕێگەی قاچاقچێنی و دەوڵەتیەکانی چەکەوە بکڕێ. باڵیۆزخانەی سۆڤیەت لە بەغدا خاڵی پەیوەندی نێوان بارزانی و مۆسکۆ بوو. ئەو پارەی مۆسکۆ تەرخانی دەکرد لە ڕێگەی ئەم باڵیۆزخانەیەوە دەهات و دەگەێنرایە بارزان. بارپرسی ڕاستەوخۆش لەم مامەڵەیەدا
سکرتێری یەکەمی باڵیۆزخانە بوو کە ناسکۆڤینەوە بوو لەگەڵ بڕواپێکراوێکی تایبەتی بارزانی کە حوسێن مستەفا ئاکرێی بوو. ئەو کەسەش کە وەرگرتنی پارە تەرخان کراوەکە و کڕینی چەک و ناردنی بۆ بارزانی پێسپێردرا بوو شەید حەمید کاوانی بوو کە بە یارمەتی ڕەسوڵ فەقێ گەرەوتەیی و لەقی پارتی لە هەولێر نەخوازەڵا شانەکانی حزب لە ڕیزی پۆلیسدا کارەکەی ڕادەپەڕاند. ڕێکخراوەکانی حیزبی لە ناو پۆلیسدا لە پلەیەکی بڵند و باڵای هێز و ڕێک و پێکی و لە خۆبردوندا بوون، بەڵام بە تەنیا خۆشیان کارەکەیان نەدەکرد. لایەنی حیزبی تری ژەبوون هاوبەشیان بوون. بەشی زۆری ئەو چەکەی دەکڕا چەکی چیکی و ئینگلیزی بوو، لەو جۆری لە جەنگی دووەمی جیهاندا بەکاردەهێنرا، بەڵام هێشتا زۆر باش و بەکار بوو. لە نێوان مانگی ئایار و ئەیلولی 1961دا نێزیکەی 3000 پارچە چەک کڕا و هەر کە دەگەیشتە جێ وردە وردە دابەش دەکرا. ڕێکخراوەکانی پارتی بەم جۆرە کەوتنە ئامادەکردنی جەماوەری گەل لە هەموو ئاستێکدا بۆ بەرەو ڕوبەڕووبوونەوەی هەرچی لە دوان ڕۆژدا لە پڕ و بێ چاوەڕوانی ڕووبدا. لە هەمان کاتدا دەستگا سەرکوتکەرەکانی دەوڵەتیش کەوتنە ڕاوەدونانی ئەندامانی پارتی و پاشان بڕیارێک لەلایەن فەرماندەری سەربازی دەرچوو بە هەڵوەشانەوەی مۆڵەتی خەباتی ڕۆژنامەی پارتی و دەستگرتن بەسەر هەموو بارەگاکانی پارتیدا و فەرمانی گرتنی ئەندامانی پارتی و بەندکردنیشان دەرچوو. هەندێکیان خۆیان شاردەوە و ڕزگاریان بوو، هەندێکی شانتوانیان خۆیان بگەنە ناوچە ئازادەکانی کوردستان. کۆبوونەوەیەکی کۆمیتەی ناوەندی لە ئاخیری حوزەیرانی 1961دا کۆمیتەی ناوەندی پارتی کۆبوونەوەیەکی بۆ کۆڵینەوە لە بارودۆخی نوێ و کردنی هەرچی پێویست بێ بۆ بەرەو ڕوبەڕووبوونەوەی ئەم بارودۆخە نوێیە کرد. لەم کۆبوونەوەیدا بڕیاردرا یەکەم یادداشتێ بدرێ بە عەبدولکەریم قاسم لە ئاخری تەموزدا لە نووسین و داڕشن و پێشکەشکردنی ئەم یادداشتە بوونەوە کە مەبەست لی ئەوە بوو ناکۆکی و ئاڵۆزی لە نێوان پارتی و عەبدولکەریم قاسمدا نەهێڵدرێ و ئارامی ئۆقرا بگەڕێندرێتەوە بۆ ناوچەی کوردستان و ڕێ لە خرابوونی دۆخەکە بگیرێ. بەڵام قاسم هیچ گوێیەکی نەدایە و دۆخەکە خراپتر بوو کە لێنی ناکۆکی و کەلەبەری نێوان پارتی و بارزانی لەسەرێکەوە و قاسم لەسەرەکەی ترەوە زیاتر کرایەوە. بڕیاری دووەمیش لە کۆبوونەوەکە دادرا. پەیوەندی بە هەنگاوی دووەمەوە هەبوو، واتە ئەگەر قاسم گوێی لە یادداشتەکە نەگرت بیرۆڕای هەمووان لەسەر ئەوە بوو کە هەرچەندە هێشتا کاتی شۆڕش نەهاتووە دەبێ بێ دواخستن خۆی بۆ ئامادە بکرێ و بایەخی زۆریش بە کۆکردنەوە و کەڵەکەکردنی چەک بدرێ و گەلی کورتێک ڕاچەکدار بکرێ و لە باری دەرونیەوە ئامادە بکرێ. لەگەڵ پابەندبوون بە وریایی و خۆپاراستن و ئامادەی بۆ بەرەو ڕوبەڕووبوونەوەی هەر هێرشێکی حکوومەت بۆ سەر هەر شوێنێکی کوردستان. پاش وەرگرتنی ئەم بڕیارانە بەڕێز جەلال تاڵەبانی وەک پێیک نێردرا بۆ لای بارزانی بۆ وەرگرتنی ڕەزامەندی ئەو لەسەر ئەو بڕیارانە و هەر ڕێنوێنێکی هەبێ لە لای خۆیەوە. ئەم پەیکە نامەیەکیشی لە ساڵح میرانی نوێنەری بارزانی خۆیەوە پێبوو بۆی کە ڕادەی ئامادەی خێڵەکانی بۆ پابەندبوون بە پرسی شۆڕش و چوونەپاڵ بارزانی تێدا باس کردبوو. لە 12 تەموزی 1961دا جەلال تاڵەبانی گەیشتە بارزان و لەوێەوە برا بۆ هاوینە هەواری چالی لە چیای شیرین کە بارزانی لەوێ بوو. تاڵەبانی بڕیارەکانی کۆمیتەی ناوەندی بۆ بارزانی یەکاڵا کردەوە و جەختی لەسەرەوە کرد کە مەکتەبی سیاسی ئامادەیە بۆ بەرەو ڕوبەڕووبوونەوەی هەر ڕووداوێکی لەپڕ. بۆ چوونی بارزانیش ئەوە بوو جارێ هیچ نەکەن و لە خۆ ئامادەکردن بەردەوام بن تا دەگەنە پلەیەکی باشی توانی با ڕوبەڕووبوونەوەی حکومەت. پاش ئەمە تاڵەبانی بەم ڕێنوێنەی بارزانیەوە گەڕایەوە بۆ ناوچەی سلێمانی، بەڵام بارودۆخەکە زۆر بەپەلە دەگۆڕا و لەوە دەرچوو کە بتواندرێ دەستی بەسەردا بگیرێ. نەخوازەڵا پاشەوەی هۆزەکان خوێنیان بە تەواوی گەرم بوو، لە دوو ناوچەی بازیان و خەلەکان خڕبوونەوە گویان نەدایە فەرمانەکانی بارزانی و پارتی. بارودۆخی خێڵەکایەتی نەک هەر لە نێوتێک ڕای خێڵەکاندا تەنانە لە ناو هیچ تاکە خێڵێکیشدا هەڵوێزیەک نەبوو. لە قۆناغەکانی سەرەتای شۆڕشدا بیرۆڕا جیاجیا و بەشبەش بوو. بەرژەوەندی تایبەتی خێڵەکی ڕۆڵێکی دیارتر و بەهێزتری هەبوو بە سەرهەستی نەتەوەیدا زاڵ و لە پێشدا خوازیان نیشتیمانیەکانەوە بوو. سەرباری ئەمەش دوژمنایەتی کۆن و ناکۆکی بەرپای نێوان ئەم خێڵ و ئەو خێڵ دابوو بەهۆی ئەوەی هەندێک لە خێڵەکان کە خێڵە ناحەز و نێرەکانی خۆیانیان دەدی لایەنی شۆڕش دەگرن. ئەوان دەچوونە پاڵ دەسەڵات. ئەمە ژوەنە بێ تایبەت بوو بێ بە تاقە خێڵێکەوە. مەگرێت تەنانە دوژمنایەتی و شەڕی خێڵەکی نێوان خێڵێکیش بەتەنیا دابوو بەهۆی دابەشبوونێکی توندی نێوان لایەنگرانی شۆڕش و لایەنگرانی حکوومەت لە ڕیزی ئەو تەنیا خێڵشدا. بەم جۆرە وەکو ڕووداوەکانی لەمە و پاشیش دەریان خست خێڵەکانی سەر بە حکوومەت
بوون بە سەرڕمی ڕووکراوە پێشمەرگەکانی شۆڕش و لەمەوە بوو دەکەوتنە پێش سوپای حکوومەتی عێراقەوە و لە کاتی پەلاماردانی پێشمەرگەدا ڕێگەیان پیشانی سوپا دەدا. لەمەشەوە بوو ناوی جاش لەم چڵکا و خۆرانەنرا کە زاراوەیەکی سوکراوی وشەی جەحشی عارەبیە و بەهۆی فرە بەکارهێنانی لەلایەن ڕاگەیاندنی بێگانەوە بووە بە زاراوەیەکی جیهانی و لە واتادا هاوتای خیانەت و خۆفرۆشی و نۆکەرایەتیە. وەک چۆن زاراوەی پێشمەرگەش بووە بە ناوێکی جیهانی بۆ تێکۆشە بە شەرەفەکان کە خۆیان تەرخان کردووە بۆ داکۆکی لە نیشتیمانی خۆیان و بۆ تێکۆشان لە پێناوی ئازادی نیشتیمانیاندا. جەماوەری ئەو خێڵانی باوەڕیان بە بنەماکانی شۆڕشیان نابوو هاتبوونە ڕیزەکانیەوە. ڕاستی و گەرمی و ئامادەیی قوربانیدانێکی وایان لە خۆیاندا پیشاندا هاوشانی ئەوە ئەوەستایەوە کە ئەندامەکانی پارتی پیشانیان دەدا. تا کار گەیشتە ڕادەیەک ئەو گوتە پێشینانیان بەسەردا ڕاست دەردەچوو کە دەڵێ کاسە لە ئاش گەرمتر. ئەم وەرگەڕانە مەزنە وەو عەزیمەتە ڕاستگۆیانی ئەوان لەسەر شەڕکردن ڕوویدا. هەرچەندە مەبەست و ئامانجی هەر لایەکیشیان لە هی لایەکی تریان جیاواز بوو بێ. لەگەڵ وەشدا ئەم خێڵانە هیچیان ئەویان بە خەیاڵدا نەدەهات شۆڕش ئەوەندە زۆر دەخایەنێ و ئەوەندە سەخت و خوێناوی دەبێ. هەندێک خێڵ بۆی خراپ جێبەجێکردنی یاسای چاکسازی کشت و کاڵەوە هاتبوونە پاڵ شۆڕش. هەندێکیش هەبوون بەهۆی یاسای خەرج و باجی زەویەوە هاتبوونە پاڵی. هەندێکیشان چاوەڕی ئەوە بوون قاسم پاش ماوەیەکی کورت داخوازیە هیچ و پوچەکانیان بۆ جێبەجێ بکە. ئەوانی تریشیان بەڕاستی باوەڕیان بە شۆڕش هەبوو. لە نیاز و مەبەستیاندا دڵسۆز بوون و بێ ڕادە و سنوور ئامادە بوون بۆ قوربانیدان و گیان بەخەتکردن. زۆر جار قسەی وەک ئەمەد لە دەمی کوڕانی ئەو خێڵە سەر بە شۆڕشانەوە دەبیست. ئەو بارزانیانە لە هەر لایەنێکی تر زیاتریان لە پێناوی کورد و کوردستاندا کردووە و لە ئەرکی سەرشانی خۆیان پتریان بەجێهێناوە. ئێستش دەبێ ئێمە ڕاست ببینەوە هەندێ لەو ئەرکەی سەرشانیان هەڵگرین و بیخینە ئەستۆی خۆمان. پارتی هیچ جۆرە دەسەڵاتێکی بەسەر خێڵەکاندا وەدەست نەهێنا. خێڵەکان لە کۆمەڵە خەڵکێکی خڕەوە بوو زیاتر نەبوون کە سەرکردایەتێکی فەرماندەری یەکگرتوویان نەبوو. تەنیا سەرۆکەکانیان سەرکردایان بوون و هەر خێڵێکیشیان لە بەرهۆیە کە هیچ پەیوەندێکی بە ئامانجێکی نەتەوەیەوە نەبوو وەک پێشتر ڕوونمان کردەوە بەدەم دەیانوت ئێمە لەژێر سەرکردایەتی بارزانی و پارتی داین، بەڵام لە ڕاستیدا هیچی وا نەبوو. ئەو ئامۆژگاریانی بارزانی بۆ تاڵەبانی کردبوون کە چۆن ڕەفتار بکە و چۆن بجۆڵێتەوە. بە تەواوی ڕوون و ئاشکرا بوون و پێویستیان بە زیاتر نەبوو. ئەو ئامۆژگاریانش ئەوە بوون کە خۆیان لەوە بپارێزن لەگەڵ حکوومەتدا دەسە و یەخە ببنەوە یا جاری شۆڕش بدەن. تەنیا ئەوە بکەن کە خۆیان ئامادە بکەن و کۆبکەنەوە و ئەگەر حکوومەت هێرشی هێنایە سەریان داکۆکی لە خۆیان بکەن. پاشانیش تاگڕۆی و سەربەخۆیی سەرۆخێڵەکان و لە خۆیان بەولاوە بەگوێی کەس نەکردنیان دەورێکی چالاکانەی بوو لە کردکردنی ڕیزەکاندا. ئەوەش بزانین کە هێزەکانی ئەوان بە ژمارە چەند پلە لە ژوور ئەو هێزانەوە بوون کە لە ژێر فەرماندەی پارتیدا بوون. مانگرتنەکەی 6 ئەیلول. پارتی بڕیاریدا 6 ئەیلول لە سەرانسەری کوردستاندا ڕۆژی مانگرتنی گشتی بێ. گەلی کوردیش بە تێکڕایی بەدەم ئەم بانگەوازەوە چوو. مانگرتنەکە مانگرتنێکی وابوو هەموو لایەکی گرتەوە و کوردستان لەوە و پێش هەرگیز مانگرتنێکی وای بەخۆیەوە نەدی بوو. مەبەست لەم مانگرتنە ئەوە بوو ببێ بەهۆیەک بۆ گێڕانەوەی قاسم لەوەی هێزەکانی بنێرێتە سەر کوردستان و تا بەو مانگرتنە لەوە تێبگا کە پارتی چەند لە ناو جەماوەری کوردستاندا قسە ڕۆیشتووە و چۆن جەماوەر یەک پارچە لە پشت پارتیەوە وەساوە و بە فەرمانی ئەو دەجوڵێتەوە. ڕۆڵی پۆلیسی کورد. ڕێخستنی پارتی لە ڕیزی پۆلیسدا گەیشت بووە پلەی ئەو پەڕیهێز و پتەوی. بەشی هەرە زۆری پۆلیس لە کوردستان لە هاوڵاتیانی کوردستان بوون و بەهۆی باوەڕیان بەو بنەمایانەی پارتیان لەسەر بینانراوە و ئەو ئامانجانی بۆیان تێدەکۆشێ هاتبوونە ڕیزی پارتیەوە. هێشتا مانگی ئاب نەهاتبوو کە بەشی هەرە زۆری پۆلیسخانەکانی کوردستان پەیوەندیان کردبوو بە پارتیەوە و پۆلیسەکان بە خۆیان و چەک و جبەخانیانەوە هاتبوونە ڕیزی شۆڕشەوە و ناوکەی لەشکری کوردستان لە سەرەتای شۆڕشدا لەوان پێکاتبوو. ئەمانە قارەمانەتی وایان پیشان دەدا لە کەسی تر نەدەوەشایەوە و نیشانی بەرزیوای جەنگاوەریان پێوە دیاری دەدا کە بوو بەمای ئەوەی زۆریان سەرخرێن و پلەی سەرکردەییان پێ بدرێ و سەرلق و ئامر بەتالیۆن و ئامیر هێزیان تیاڵکەوێ. ئەو قارەمانێتیانەی ئەمانە لە کۆڕی جەنگدا پیشانیان دەدا بەسەر زمانی هەمووانەوە بوون و خەڵک بە نمونە دایانهێنانەوە. بۆ ئەمانە بەڕاستی شایانی سوپاس بوون لەلایەن نیشتیمانەوە. هەڵوێستی پۆلیسی کورد لە شۆڕشی ئەیلودا بە حەق دەیڵێم هەڵوێستێکی سەرەکی و لا پلەی ئەو پەڕی پڕبایەخیدا بوو.
بە بۆچوونی من گەلی کورد قەرزاری ئەم پۆلیسانەیە و دەبێت سپاسگوزاریان لێ بکە و قەدریان بزانێ. بەرپابوونی شۆڕش 11 ئەیلولی 1961 هەموو بیر و ڕاکان لەوەدا هاودەنگ بوون کە 11 ئەیلولی 1961 سەرەتای شۆڕشی مەزن بوو. لەم ڕۆژەدا بوو دەسەڵاتی عێراقی دەستیدایە بۆمبارانکردنی لە ئاسمانەوەی خڕبوونەوەکانی شۆڕژێڕان لە دەربەندی بازیان و دۆڵی خەلەکان و دەور و پشتی دهۆک. ئەو جاهێزی پیادەش کە قاسم ناردبووی. هێرشێکی ڕاماڵکەری بە مەبەستی کردنەوەی ڕێگەی نێوان هەردوو شاری کەرکووک و سلێمانی هێنا. بەڵام هێزی شۆڕژێڕان نە هیچ بەربەرەکانیان کرد و نە پەلامارێکی ئۆتۆی بزوتنەوەکەی لەشکری حکوومەتیدا کە شایانی باز بێت. خێڵە چەکدارە خڕبووەکان هەموو بڵاویان لێ کرد و بێ ڕەنجکێشانێکی ئەوتۆ ڕێگەی نێوان کەرکووک و سلێمانی کرایەوە. بەر لەو بۆمبارانە ئاسمانی باسمان کرد، متەسەڕیف پارێزگاری سلێمانی چوو بوو بۆ دۆڵی خەلەکان و لەوێ لەگەڵ سەرۆک خێڵەکان کۆبەوە تا بزانێت چیان دەبێ. ئەوانەی لەوێ خڕ ببوونەوە با کۆمەڵی سکاڵە و داخوازیوە هەرێکی لە ڕەنگێکەوە بەرەو ڕوویبوونەوە هیچی پەیوەندی بە هیچ ئامانجێکی دیاری نەتەوەیەوە نەبوو. لەو سکاڵە و داخوازیانەدا تێکڕا هیچ شتێ لەباری مافی پێشێلکراوی گەلی کوردەوە باس نەکرابوو. متەسەڕیف گەفتیدا گازن و داخوازیەکانی خڕبووەکان بگەێنێ بە عەبدولکەریم قاسم و دڵنیای کردن کە ئەویش واتە عەبدولکەریم قاسم بۆیان جێبەجێ دەکا و تێیگەیاندن کە هیچ کام لەم داخوازیانیان لەوانە نییە جێبەجێکردنی زەحمەت بێ و بۆ چارەکردن نەشێ. لەو کاتەدا عومەر موسەفا عومەر دەبابە کە یەکێک بوو لەوانی لەوێدا کۆ ببوونەوە ڕاست بۆەوە داخوازیێنێتەوە یەکانی پارتی پیشانی متەسەڕیف بدا و وێنەیەکی لە یاداشتەکەی پارتی بۆ عەبدولکەریم قاسمدایە کە لە 30 تەمووزی 1961دا پێشکەشی کردبوو. متەسەڕیفیش بە توندی وەڵامی عومەر دەبابەی دایەوە و پێیوت من بۆ چاو پێکەوتنی تۆ نەهاتووم، بۆ چاو پێکەوتنی سەرۆک خێڵەکان هاتووم، ئەوانیش گلە و داخوازەکانی خۆیان بۆ باس کردوم و من ئامادەنیم گوێ لە تۆ بگرم. پاشان هەستا و کۆبوونەوەکەی بەجێهێشت و گەڕایەوە. لە ئەنجامی سەردانەکەی متەسەڕیفدا بە ئاشکرا دەرکەوت کە واجڵە و لە دەست دەرچووە و لایەنێکی سەرکردایەتی دیار نییە بتوانێت لەبارەی پرسی وەستاندنی ڕووبەڕووبوونەوەی چەکدارەوە بڕیار بدە و دەرکەوت کە حکوومەتیش لەمە گەیشتووە و دەیزانێ. ئەوە بوو بۆ سبەینی حکوومەت بێ ئەوەی کەس چاوەڕوانی شتێکی وابکە باڵە فڕامێگەکانی نادە سەر خڕبووەکان و هەردوو شوێنەکەی بۆمبارانکردن و پاشانیش سوپا بەرەو سلێمانی پێشکەوت بێ ئەوەی کەس بەرەو ڕووی ببێتەوە. هیچ کامێکیش لە کۆمەڵە خێڵەکیەکان بەریان لێ نەگرت. بگرێ کۆمەڵێکیان نەبێ بە سەرکردایەتی کوێخە حەمەی تەلان کە هەر لەو ڕۆژەدا پێکرا و شەهید بوو. هەموو بڵاویان لێ کرد و پاشەکشەیان کرد. بەشێکیشیان لە سنوور پەڕینەوە و لە ناخۆشترین بارودۆخدا پەنایان بردە بەر ئێران و نەیان دەزانی چی بکەن و هەر کامیان بگری بیری لە ڕزگارکردنی خۆی دەکردەوە چۆن لەو تەنگ و چەڵەمەیە دەرباز ببێ. دۆدڵ و سەراسی مەبوون ئاخۆ بگەڕێنەوە و جاڕی ملکەچکردن بۆ قاسم و گوێ ڕایەڵی لێکردنی بدەن یا لە ئێران بمێننەوە و داوا بکەن بە پەنابەریان وەربگرن. هەرچی جەلالیش بوو چوو بۆ چەمی ڕێزان و لەوێ بە یارمەتی عەزیز شێخ یوسف بەخۆ حەشاردراوی مایەوە و عومەر دەبابەش لە ناوچەکانی بتوێن و پشدەر و ئاکۆ خۆی شاردەوە. لە ناوچەی هەولێریش جەنگاوەرە پارتیەکان کە هەواڵی ئەوەیان گەیشتێ لە ناوچەی سلێمانی ڕوویدا بوو ویان بە باش زانی بگوێزنەوە بۆ چیای سەفین. ئەمانە هەموو بە سەرکردایەتی مەحموود کاوانی و حەمید کاوانی و مورشید کاوانی و ڕەسوول فەقێ گەرۆتەیی و میرکەی خەیلانی بوون کە ئەمەی دواییان سەر و خێڵ بوو. لە ڕووی حیزبایەتیشەوە بەرپرسی ئەمانە بە پارێزەر شەمسەدین مفتی سپێردرا بوو. دوای ئەوەش کەس شەمسەدین لە سەفین گوێزرایەوە مەحموود کاوانی سەرکردایەتی گشتی بە یارمەتیدەری خورشید شێرە گرتە ئەستۆ. لە دهۆکی ژێزە حیزبی و گالێریەکان هێرشیان بردە سەر زاخۆ و ئازادیان کرد. بەڵام زۆر بەدەستی شۆڕژگێڕەکانەوە نەمایەوە. لێی کشانەوە و هێزەکانی حکومەت خستیانەوە ژێر دەسەڵاتی خۆیان. لە دهۆکیش هەروەک چۆن لە سلێمانی ڕوویدا تەنیا کەمێک لە هێزە ڕێک و پێکە حیزبیەکان نەبێ هێزی خێڵەکان هەموو بڵاویان لێ کرد و هێزە ڕێک و پێکە حیزبیەکەش پەنایان بردە بەردۆڵ و دەرەی ناو چیاکانی دەوروبەر کە ناوی ئەمانە لێ دەهێنین. جەمیلە سوور بامەڕنی، حەسەن مراد بامەڕنی، ئەحمەد شانە، فارس کوورە مارکی و بنەماڵی حاجی سادق برۆ لە سەرۆکەکانی خێڵی گلی و عەلی هالۆ و کەسانی تر. ئەو کاتە عەلی عەسکەری بارپرسی لقی یەکەمی پارتی بوو. ئەویش چووە لای ئەوانەی پەنایان بردبووە بەرچیە. ئەم شکستانی لە زۆربەی ناوچە جیاجیەکانی کوردستاندا ڕوویاندا شکستی کاتی بوون. شەڕە گەورەکەی بارزان لە 16 ئەیلولدا
واتە پاش 5 ڕۆژ لە هەڵگیرسانی شۆڕش عەبدولکەریم قاسم باڵەفرا بۆم هاوێژەکانی خۆی ناردە سەر گوندی بارزان و هەندێک گوندی تری دەوروبەریان لە ناوچەکەدا وەک گوندی ڕێزان و هاوینە هەواری بەبانیا لە چیای شیرین بۆمباران کرد. 4 باڵافڕەی جۆری مێگی 15 و حەڤە ئەم ئەرکیان بەجێهێنا. ئەو کاتە ئێمە ماڵمان لە هاوینە هەوار بوو لە داوێنی چیای شیرین کە بەسەر بارزاندا دەڕوانێ. باڵەفڕەکان شەپۆل دەهاتن و تا دەمە ئێوارەی ئەو ڕۆژە بەردەوام هەرهاتن. هەندێن بۆمبای ئاگرتێ بەردانیشان دا بەو شوێنانەدا و با گوندی تریشدا و بەهۆی ئەوەوە ئاگر لەو ناوچانەدا کەوتەوە. 7 ڕۆژی ڕەبەق بۆمبارانی ناوچەکە بەردەوام بوو. لەو باوەڕدا بووم تاقە گوندێکی ناوچەی بارزان نەبوو لەم بۆمبارانە کوێرانەیە دەرباز بووبێ. بەڵام خۆشبەختانە زیانی گیانی لە چەو زۆری توندی بۆمبارانەکەدا کەم بوو. ئێمە وامان چاوەڕوان دەکرد ماڵەکەمان نیشانێکی بەردەوامی بردومانە ئاسمانیەکە بێ. بۆیە ماڵ و منداڵ و خێزانمان لەوە بوو لاوە چارێکیان شک نەدەبرد کە هەموو ڕۆژێ هەر لە سبینێ زووەوە ماڵ بەجێ بهێڵن و ڕووبکەنە ئەم لەو ئەولای چیاکان. زۆر چاکم لەیەدا کە باڵەفڕەکان ماڵیان کردین بە نیشانی خۆیان و دەستیان کرد بە بۆمبارانکردنی. من لەگەڵ شەید میرزا ئاخا ڕۆژی مێرگەسۆری لەوێ بووین. پێیوتم بڕۆین بۆ ڕەشماڵەکەی باوکم واتە ڕەشماڵەکەی بارزانی. جانتایەکی هەبوو کاغەزی ئەوی تیا بوو. بیهێنین نەوەک فەوتێ. باپەلە ڕۆیشتین و جانتاکەمان ڕزگار کرد و لەژێر ڕەشماڵەکە دەرچووین. هەموو ئەوەندەی چاو تروکانێکی نەبرد باڵەفڕەکان دەرکەوتن و موشەکێک دای لە ڕەشماڵەکە و ئەو جاڕیزێ شاستیریشی تێگیرا و ئاگری تێبەر بوو سوتە. لێدانەکە ئەوەندە نزیک بوو با جۆرێک هەموو لایەن وابوو بەرکەوتوین و مردوین. بەڵام هەر لوتفی خوا بوو ویستی بە سەلامەتی دەرچین و تەنانە شوێنێکیشمان لێ نەڕووشێ. هەڵکوتانە سەر بارزان. لە ئەنجامی ئەو نسکۆی کە تووشی شۆڕش هات هیچ هێزێک لە مەیداندا نەما بەرەو ڕووی سپای عێراق بوەستێ. ڕژێمیش هێزێکی گەوری لە جاشوویەکە نیزامیەکان خڕ کردەوە و بەڕێی خست بوو ئەوەی بارزانی پێداگیر بکە. هێرشەکەی جاشان و سپالە دوو قۆڵەوە بوو. قۆڵی ئاکرێ، سەری ئاکرێ، چیای پیرس و ئەنجا بارزان. قۆڵی ڕەواندز، مێرگە سۆر، بارزان. لە هەردوو بەرە نەخوازەڵا لەبەری ئاکرێ پیرزە. هێرشبەرەکان لەگەڵ بەربەرەکانێکی سەختی جەنگاوەرانی بارزاندا ڕووبەڕوو بوونەوە. بارزانی بۆ خۆی سەرپەرشتی ئەو ڕووبەڕووبنەوەی دەکرد و باڵەپەستۆی دوژمنیش زۆر سەخت و قورس بوو. بارزانیەکان لە هێڵەکانی داکۆکیکردندا مەردانە خۆیان ڕاگرت. لەو سەردەمەدا جەنگاوەرەکان هیچ ئامێرێکی نوێی پەیوەندیکردن بێتەلیان نەبوو. لەبەرەوە زۆر بە زەحمەت دەهاتە پێشچاو ئەو بەرەپان و بەرین و بەربڵاوە بخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆیانەوە. لە دۆڵی نەهلەدا کە دەکەوێتە نێوان دوو چیای پیرس و سەری ئاکرێ ئەو هێزانی بارزانی بۆ خۆی سەرکردایەتی دەکردن بەهۆی ئەوەوە کە وەک پێشتەروتم هیچ دەستگایەکی نوێی پەیوەندیکردنیان نەبوو. ئەوەندەی نەمابوو بەرەو ڕووی کارە ساتێ ببنەوە. بارزانی بۆ خۆی و 20 جەنگاوەر لەگەڵی دابوون. گەمارویەکی بێ کە لەبەر گەمارۆ درا. بارزانی خۆی لە نێوان جاشان و هێزەکانی سوپای عێراقدا دیتەوە و ڕزگاربوونی لە پەرجوویەک دەچوو. سەرۆکی پاسەوانە تایبەتەکانی ئەو کە میرزا ئاغا ڕەشۆشێوانی بوو شەهید کرا. لە کاتێکدا کە کشوماتی ڕەشماڵی خۆی بەسەر هەمولایەکی کوردستاندا هەڵدا بوو. تەنیا بەرەی بارزان ما بۆ مەیدانی جەنگ و کاری سوپایی بێ. بەهۆی ئەم بەربەرەکانەیەوە دەرکەوت کەوا بارزانیەکان ناتوانن با تەنیا بۆ خۆیان و بەو ئازوو خەوخۆراک و جبەخانە و ئەو پێویستیە کەمانەی تری درێژە پێدانی شۆڕش کە لە ژێردەستیاندا بوو. هاتایە ئەرکی شەڕکردن لە ئەستۆ بگرن. ئەو هێڵی داکۆکی بارزانی لە چیای پیرس پێکەوەی نابوو ئەوەندە پتە بوو سوپای عێراقی زەبوون کردبوو. نەی دەتوانی بەسەریدا ڕاببێریە و لێی بپەڕێتەوە و نەی هێش پێش بکەوێ. لەبەری مێرگە سۆریش کە بەرەو ڕووی هەڵکوتانی ڕەتڵی دووبەوە سەرکردایەتی بەدەست محەممەد ئەمین میرخان مێرگە سۆریەوە بوو. ئەویش توانی هەڵکوتانی سوپای عێراق لەسەر سنووری مەزنێ بوەستێنێ. لە بەغداش عەبدولکەریم قاسم کۆنگرە ڕۆژنامە نووسێ بەناو بانگەکەی خۆی لە 23 ئەیلولی 1960 داگرت و تیایدا جاڕیدا کەوا شۆڕش یا بەواتای ئەو یاخی بوونەکە بڕاوەتەوە. گەیشتنی عومەر مستەفا دەبابە و عەلی عەبدوڵڵا بۆ بارزان. لە 6 تشرینی 1961 دوو ئەندامی مەکتەبی سیاسی پارتی عومەر مستەفا دەبابە و عەلی عەبدوڵڵا گەیشتنە بارزان. لەو ڕۆژانەدا کۆبوونەوەیەکی پڕ بایەخ دەکرا کە بارودۆخەکە پێویستی کردبوو. مابەستیش لەو کۆبوونەوەیە هاو ئاهەنگکردنی کاری نێوان هێزەکانی بارزان و هێزەکانی پارتی لەگەڵ ئەو خێڵانی تردا بوو کە مابوونەوە و مەیدانیان چۆڵ نەکردبوو
پەنایان نابردبوو بۆ ئێران.